لێستادا نرخی کاڵا و شمەکەکان لە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان نرخەکانیان بەرز بووەتەوە. ئەمە بۆتە هۆی ئەوەی کە نیگەرانی هاوڵاتیان و جگەلەوە دوکاندارەکانیش. پێتان وایە کە لە ئێستادا سیستەمی ئەسی کۆدا کە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان و عێراق ڕێکەوتنی لەسەر کراوە، نرخی کاڵا و شمەکان دۆخی بازار جارێکی کە بگەڕێتەوە دۆخێکی ئاسایی؟ بەڵێ طبعاً گرانبوونی شمەک لە بازارە هەندێک هۆکاری هەیە، تەنها هۆکار سیستەمی ئەسی کۆدانیە. بۆ نمونە ئەم جەنگەی کە لە ڕۆژانی ڕابردوودا بینیمان ڕاگررتنی گواستنەوەی کەلوپەل و کاڵا لە ڕێگەی ئاوی بەتایبەت بەهۆی داخستنی گەروی هورموز، هەموو ئەمانە هۆکارن. لەگەڵیدا سیستەمی ئەسی کۆدا کە وەگوتمان تعریفەی گومرگی بەرزە بۆیە گرانی دێنێتە ئاراوە. بەڵام حکومەت بڕوای وایە لە دوورمەودادا ئەکرێ ئەم سیستەمە فرسەت بدا بەوەی کە بەرهەمهێنانی ناوخۆیی بەهێز بێ، دەستی کارج و مجوڵی تێبکەوێ، کە ئەم سیستەمانە هەندێک جار بۆ ئەوەیە بۆی زۆر هێنانە ناوەوەی کاڵا نەمێنێت، بەشێکی زۆری کاڵاکان لە وڵاتی خۆتا بەرهەمبێنی.